ڤیدیۆ کلیپی ئارامی جانم نوێترین بەرەمی هونەرمەند شوان قەرداغیە کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە بەرهەم دێنرێت. ئەم ڤیدیۆ کلیپە لە قۆناغی کۆتاییدایە و بڕیاروایە لە داهاتوویەکی نزیکدا بڵاو بکرێتەوە. بۆ قسەکردن لەسەرم بەرهەمە نوێ لە ستودیۆ میوانداری هونەرمەند شوان قەرداغیمان کردووە. کاک شوان بەخێر بێت. سڵاو ڕێز بۆ جەنابێت. سپاس بۆم دەرفەتە. هەموو بینەرانی ئەزیزی خۆشەویستی کورسات نیوز. زۆر سپاس. کاک شوان لە سەرەتەوە ئەمەوێت ئەوم بۆ باسکەی تێکستی ئەم کارە نوێت میلۆدی بەڵێ چێ هاوکارت بۆ جگەلەوەی کە باسمان کرد کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری کارەکە بوو. بەڵێ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گرنگی پێدانتان. ئەم گۆرانەیەکێکە لە گۆرانەکانی هونەرمەندی کۆچکرد و مامۆستا سێعەلادینی بابە شەهابی تێکستەکەی مامۆستا سوارەی ئەلخانی زادەی نەمرە. زۆرم پێ خۆش بوو کە یەکێ لەو میلۆدیە جوانانی و مامۆستا گەورەیە من دووبارەکەم و بە تایبەت ئەم گۆرانیە کە تێکستەکەی شعرەکەی کە مامۆستا سوارەی ئەلخانی زادەیە. سپاس بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە گەورەی ئەنوێنن، ئەو گەوریان بە من بەخشی کە ئەم کارە سپاسانەکەم هەمیشە هەر بە کاری خۆتان و بە زیادەوە هەستاون. ئەم کاریان بۆ وێنەگرتم. هیوادارم بتوانین ئێمە وەکو هونەرمەند وەکو خزمەتکارێکی ئەم میلەتە لەڕێی ئەم شاشە جوانەوە بتوانین خزمەتێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەێنی. بەڵێ کاک شوان ئەمە چەندم کارێکە لەگەڵ دەستگای میدیای کورسات هاوکاریت کردووە؟ هەمیشە هاوکارم بوون ڕاستی بۆ هەموو کلیپەکان کە لە ڕووی بڵاوکردنەوە لە ڕووی ئەوەی کە گرنگی پێدان و لە ڕووی ئەوەی کە وەکو بابەتێکی هونەری و هەواڵێکی هونەری کورسات بڵاوی کاتەوە. بەڵام ئەمایان یەکەم کاری منە لەگەڵ کورساتی خۆشەویستە وەکو ڤیدیۆ کلیپ بیکەم. هیوادارم ئەمە یەکەم ئەخیر کاریش نەبێت. هیوادارم بتوانین زیاتر خزمەت بکەین. بەڵێ ئێمەش بە هیواین. کاک شوان لۆکەیشنەکە بۆمان باس بێت. کاری وێنەگرتن و لۆکیشنەکە بەڕاستی چوینە ناوچەی قەرەداغ. ئەمە بە ناوچە گەرێتی نییە، بەڵام شوێنێکی زۆر جوانمان دۆزیەوە ئێمە لە دیمەنی جوان و سەنجڕاکێش بێگومان شوێنێکی زۆر سروشتی و زۆر جوان و گۆرانەکەش خۆی چونکە بەڕاستی میلۆدیکی زۆر کوردەواریە، کارێکی زۆر کوردانەیە. منیش هەمیشە کارە کوردانەیە هەر بەجری کوردی و بە ئاو هەوای کوردەواری و بە بڵێن لۆکیشنی کوردی و بە ئەو شوێنانی کە بەڕاستی کوردەواری ئێمە کارەکانەکەین لەوێ. سپاس بۆ کاک بەرزانی خۆشەویست کە وێنەی ئەم کاری لەگەڵ سروتێکی تایبەتە دروست کرد بوو تەقسێکی تایبەت بێگومان قەرەداغ وەکو خۆم بەڕاستی چونکە من خۆم زێدی قەرەداغ زێدی منە. قەرەداغێکێکە لە شوێنە هەرە جوانەکانی کوردستان بە تایبەت لەم فەسڵەوەی تر بەرەو بەهارە چینێمە زۆر جوانە. بۆیە حەزم کرد یەکەم کاری خۆم لەگەڵ دەستگای میدیای کورساتە لە قەرەداغ بێت، چونکە لە قەرەداغ تا ئێستا من کلیپم نەکردووە. وەک گوتمان دیمەنی جوان و ئیلهام بەخشە لەمان کاتە. بێگومان هیوادارم ئێوەش بڕۆن بیبینن ئەو شوێنە. بەڕاستی تافگەی سەرانسەری پێ ئەڵەن زۆر جوان. من خۆم یەکەم جارمە ئەو تافگەیە ببینم، ئەو شوێنە ببینم. تافگەیەکی زۆر تایبەت و جوان و دڵنشین بەڕاستی. بەڵێ کاک شوان ڤیدیۆ کلیپەکە ئێستا لە قۆناغی کۆتاییە ئەگەر بکرێت ڕوونکردنەوەمان بێت. ئێستا لە قۆناغی مۆنتاژکردنایە. هیوادارم لە هەفتەی ئایندەیان 2 هەفتەی تر کارەکە بە تەواوەتی تەواو بێت و بچێتە بەرچاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە. هیوادارم توانی بێتمان حەقی ئەو گۆرانی بێژە و حەقی ئەو گۆرانیە و حەقی ئەو شعرەی کە ئەو دوو کەسە جوانە ئەو دوو هونەرمەندە گەورەیە کە پێی هەستاون پێشتر ئێمە ئەو حەقە بینێ ئەو مافەی بینێ. سپاس دەکەم. هیوادارم بتوانین دیسان بەردێ بخێنە سەر ئەو بناغی گۆرانی و هونەری کوردی کە هەمومان پێویستەکە ئاگامان لێی بێ. بەڵێ کاک شوان ئێمەی کوردخاوەنی ژێرخانێکی زۆر دەوڵەمەنی زۆر باشین لە بواری میوزیکە. تا چەند گرنگە بۆ هونەرمەندان کە سوود لەم ژێرخانە وەرگرن؟ بێگومان بە تایبەت ئەو کەڵە هونەرمەندانی کە پێشتر و لە سەردەمی جیاوازیان بەڵام تا ئێساش بەرهەمەکانیان زیندووە. ئێمە خاوەنی گەنجینێکی زۆر گەورەی هونەری فۆلکلۆری کوردین یا با بڵێن ئاواز و میلۆدی کوردین
بەڕاستی لە هەر چوار پارچەی کوردستان بێگومان، بەڵام ئێمە وەکو پارچەی باشوور خاوەنی گەنجینەیەکی زۆر گەورەی میلۆدین، گەنجینێکی زۆری جوانی مۆسیقای کوردین بەڕاستی کە پێویستەکە من و چەندین کەسی وەکو من کە لە کاری هونەریە کارەکەن پێویستەکە بەڕاستی گرنگی پێ بدەن و بە زیینوێتی بیهێڵنەوە، چونکە لە کۆتایی ئەمە فەرهەنگی میلەتێکە بێگومان، لە کۆتایی ئەمە کللتوری میلەتێکە، ئەمە ئەمانەتێکە کە لەسەر شانی ئێمە و بێ بە جوانی ئێمە بیگەێنین بێگومان دەسا و دەست ئەڕوا بێگومان ئەو کە ئێمە نابێت خیانەت لەم کارە بکەین، ئێمە نابێت مۆسیقای بێگانە تێکەڵی میلۆدی خۆمان بکەین. ڕاستە کاری هونەری نوێش ئەکرێ، شتی مۆدێرینی شەکرێ، گۆرانی تازە داهێنانیش بەردەوامە، ئەمە چونکە ڕەوتی ژیان ناوەستێ، ڕەوتی هونەریش ناوەستێ لەگەڵ کاتە تۆ گەنجینێک تێ پێویستە سوودی لێبینی تو بێگومان من گەنجینێکی زۆر گەوری جوانم هەیە بۆ نەیەم بەگوێ میلەتانە مۆرچی ئێمەیە بێگومان مۆرکی ئێمەیە، ئەمە ڕەسەناتی ئێمە بوون و وجودی ئێمە وەکو کورد لەسەر خاکی کوردستان پیشانەیەت. یعنی ئەگەر ئێمە خزمەتی کللتوری خۆمان نەکەین لە پێش هەموو شتێکەوە ئەبێ پێشینەی کارەکانمان، ڕاستی پێشینەی کارەکانمان خزمەتی هونەری کوردی بێ، پاشانیش بڕۆین بە دوای کاری مۆدێرنا بگەڕین کە ئەمەش لە هەردووشی وەکو یەکە فەرقی نییە، بەڵام کاری هونەری کوردی لە پێشینەی کارەکانمان بێت، چونکە ئێمە لە کۆتاییە ئێمە کوردین، میلەتی کوردین کە لە هەموو لایەکەوە دوژمنەکانمان زەفەریان پێبردوین بۆ ئەوەی کە کارە جوانەکانمان کللتور و فەرهەنگ و مێژوو و زمانمان لە ناوچێ نەهێڵین و بە زیندوی بیاڵینەوە، نەوە لە دوایەوە سوود نەوە لە دوایەوە بێت بۆ ئەوەی کە ئێمە زیندوو بمێنینەوە، چونکە لە کۆتاییە زیندوو هێشتنەوەی هەر میلەتێک لە ڕووی زمان و فەرهەنگ و کللتورەکەوێتی. بەڵێ من کاتم نەماوە ئەجینا حەزمە کرد چەند پرسیارێکی کەشە ئاراستەکەم لە خزمەتی جەنابتان دووبارە سەرکەوتوو بن. سپاس بۆ دەستگای میدیای کورسات دیسان هیوای سەرکەوتن بۆ هەموو کارمەندەکانی خوازم بەڕاستی بێبێ جیاوازی زۆر ماندوو نەناسانە کارەکە. هونەرمەند شوان قەداغی سەرکەوتوو بن. سپاسدانک.